مسلمانانی بەڕێز میوانانی ماڵی خوا السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکارم لە پەروەردگار لە تاوان و گوناحی هەموو لایەکمان خۆش ببێ و ژیانمان بۆ خۆش بکە و ژیانمان بەرەو ئەوەی بچێ کە خۆی ئەوێتی لە هەموو خراپێک دوورمان خاتەوە ئینشاءالله. لە مردوەکانمان ڕازی بێ، شفای نەخۆشەکانمان بدا و ڕەحم بە تەواوی مسلمانانی سەرزەوی بکە. ئیماندارانی خۆشەویست، لە وتاری ئەمڕۆدا بە پشتیوانی پەروەردگار لە خزمەتی ئێوەی بەڕێز و ئەزیزدا لە ماڵێک لە ماڵەکانی خوای پەروەردگار باس لەوە دەکەین چەند شوێنەکەی ئینسانی ئیماندار ئەگەر لەو شوێنانە ئامادە بێت مەلایکەکان دوعای خێری بۆ دەکەن. ئێمەش زۆر پێویستمان بەوەیە لە ڕۆژگاری ئەمڕۆدا لە ژیانی ئەمڕۆدا مەخلوقاتێک دوعای خێرمان بۆ بکەن، بێتاوان بن، بێگوناح بن. لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. هیچ کاتێ ئەم مەخلوقاتانە شتێ ناکەن پێچەوانەی فەرمانی خوا بێ و شتێکش ناکەن بۆ نمونە و شتێکش دەکەن خوای پەروەردگار ئەمری پێ کردوون. واتە مەخلوقاتی مەلایکە جیاوازە لەگەڵ ئێمەدا. ئێمە چاکە دەکەین و خراپە دەکەین، بەڵام مەلایکەکان خوای گەورەوە دروستی کردوون بەس بۆ تاعاتی خۆی، بەس بۆی فەرمانەکانی ئەڵڵا گیان جێبەجێ بکەن لەسەر زەویدا و لە تەواوی هەموو دنیادا. بۆیە ئێمە پێویستمان بەم کۆمەڵەیە، بەم مەخلوقاتەیە کە دوعای خێرمان بۆ بکە. لە زمانی ئەمڕۆژدا باشترین وەسیلەت، باشترین چەک بەدەستی من و تۆی مسلمان و ئیماندار ئەوەیە دوعا. الدعاء هو سلاح المؤمن، الدعاء هو العبادة كما قال عليه الصلاة والسلام. چەکی دەستی من و تۆ کەوا خۆمان نەجات دەی لە نەفسی خۆمان بەرەو خراپە بمان بە و نەجاتمان ببێ لە ئارۆزۆکانمان و نەجاتمان بێ لە شەیطان، هەمووی دوعایە و ئەتوانین بەم چەکە بتوانین مامەڵەیان لەگەڵا بکەین و خۆمان کوتارکەین و نەجات دەین. ئیماندارانی عەزیز، یەکەممان کە مەلایکە لەو شوێنەدا بەردەوام دوعای خێرمان بۆکە عند وقوفك في الصف الأول بالصلاة، واتە هەوڵ بە لە نوێژەکاندا لە سەفی یەکەمەوە یا لە سەفی نوێژە جەماعەتەکان ئامادە بێت. لە نوێژی جەماعەت هەر مرۆڤێ ئامادە بێ هەتا نوێژەکەی دەکا و تەواو دەبێ مەلایکە دوعای خێری بۆ دەکا. إن الله وملائكته يصلون على الصف الأول، واتە خوای پەروەردگار و لەگەڵ مەلایکەکاندا کە چیەکەن سڵاوات بە دیار. سڵاوات یعنی ڕەحمەت، یعنی لێخۆشبوون. بۆ کێ؟ بۆ ئەو مرۆڤەی کە لە سەفی ئەوەڵدایە، سەفی دووەم، سێهەم، واتە سەفی نوێژەکان. هەوڵدەن نوێژەکانتان بە جەماعەت بکەن. ئیماندارانی عەزیز، لە ماڵ بووی هەر لە جەماعەت بیکە، لە دەرەوە بووی هەر جەماعەت بیکە، لە سەفەرا بووی هەر بە جەماعەت بیکە. با بەری ئەم فەرمایشتە جوانە و شیرینەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بکەوی. جمعەکان دێی بۆ مزگەوت، هەوڵدە سەفی یەکەم بگرا، یەکەم نەبوو دووەم، دووەم نەبوو سێهەم، سێهەم نەبوو چوارەم، مەچۆ دوای دوایەوە، چونکە سەفی یەکەم خێری لە دووەم باشترە، دووەم لە سێهەم باشترە، هەتا ئەڕوا. چونکە پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەلها خەیڕها یا خەیڕها وآخرها شەڕها للرجال، واتە یەکەم سەف و پێشی پێشەوە بۆ پیاوان خێری گەورەترە. کۆتا و کۆتاکەی ئەو خێرەی نییە کە لە پێشدا هەیە. ئەبێ ئێمە لەو شوێنە ئامادە بووین، مەلایکە دوعای خێرمان بۆ دەکە هەتا نوێژەکەمان تەواو دەکەین. ئیماندارانی عەزیز، وا مەزانن هەر لە نوێژدا، هەر لە ماڵ کەوتیتە ڕێ، هەر لە ماڵ کەوتیتە ڕێ کە دەی بۆ نوێژ، ئەوە حەسابی نوێژە. پایەک هەڵدەگری لە ماڵ لەورۆ دوعای خێرە بووەکە هەتا ئەگەیتە مزگەوتەکە و دەگەڕێیتەوە هەتا ئەگەیتە ماڵەکەی خۆت، هەر لە دوعای خێران. کاتێ سەفەر دەکەی بۆ ماڵی خوا، بۆ حەج، بۆ عومرە، هەر لە ماڵت کە جانتاکە هەڵەگری هەتا ئەچیتە ئەوێ، هەتا دەگەڕێیتەوە، مەلایکە دوعای خێرە بووەکە. چکە تۆ نیەتەکەت نوێژە، هەچی بۆ عیبادەت، کە چووی خوای گەورە بۆ دەنووسێ.
نوێژێک لە نێوانی نوێژێکی تردا بۆ نمونە نوێژ ناک نوێژی نیوەڕۆ دەکەی چاوەڕێی نوێژێکی تر دەکەی ئەو چاوەڕوانە کە ڕوود لە قیبلە بێ حتا چاوەڕێ ئەو نوێژە دەکەی هەمووی بە نوێژ بۆ دەنووسرێ و مەلایکە هەر دوعای خێرە بۆت واتە هەر کارێک بۆ نوێژ بێ هەمان شێوەی نوێژەکە دەگرێتەوە چکە مەرج بێ بۆ نوێژەکە ئەبێتە خێر و بەرەکەتەکە و دەیگرێتەوە. ثانيا دووەم عند جلوسك في المسجد کاتێ لە مزگەوتا دائەنیشی ئەمێنیتەوە لە ناو مزگەوتا ئیماندارە بەڵام بۆ عیبادەت بۆ تەمەتەقەی دنیا نا کاتێ دێ بۆ مزگەوت زوو پێشی نوێژ کە دانیشی ذکرەکەی نوێژە دەکەی ڕوو لە قیبلە دەکەی ئەمە هەمووی نوێژە هەتا نوێژەکە دەکەی و پاشی نوێژش ئەمێنیتەوە هەتا ئەڕۆیتەوە هەر بە نوێژ بۆ دەنووسێ هەر دوعای خێر بەڵام بەمەرجێ بەحسی دنیا نەکەی ئامان و سەد ئامان لە ناو حرەمدا لە ناو ماڵی خوادا بە هیچ شێوێ دروست نییە باسی دنیا بکەی وریابن چونکە هاتیتە حرەمی مزگەوتەوە ئەو خێر و پاداشتت دەڕوا ئەگەر باسی دنیا بکەیت هەوڵدە خۆت مەشغوڵ کە ذکر بکە نوێژ بکە سڵاوات بە دیاری پێغەمبەر لێد عەلەیهی سڵات وەسەلام دوعای خێر بکە ئەگەر ئەمە توش نەکرد بێدەنگ بە بێدەنگیەکەت لە دەمەتەقەی دنیا باشترە ئەمە چاکترە بۆیە لەو کاتەدا مەلایکە چیت پێ ئەفەرمێ اللهم اغفر له خوایە لێی خۆش بێ اللهم ارحمه خوایە ڕەحمی پێ بکە ما لەم چی بەرجەکە ئەوەیە لەم یەحدث کە قسەی دنیایی نەکات پێویستمان بەم دوعایانەیە کە مەلایکە بۆوان بکات لەوەیە مرۆڤێتر بۆ بکە مرۆڤەکە وەک من و یان وەک تۆ تاوانبار بێ گوناحی هەبێ دوعاکە بەرز نەبێتەوە بەڵام خۆ سەتا سەد یەقینمانەیە دوعای مەلایکە خوای گەورە وەری ئەگرێ بەڵام ئێمە بە جوانی ئەبێ جێبەجێی کەین ئەو کاتە هیچ گومانێکمان نامێنێ سێمیان ئیماندارانی عەزیز عند عیادة المريض نەخۆش کە ئەچین سەردانی نەخۆشەکەین ڕەحمەتی خواتان لەبێ هەر کەسێ نەخۆش بوو ئەگەر پێویستی کرد بعدەجار نەخۆشمانێ زۆر جار نەخۆشەکان لە دەست مەدەن بچن بۆ لای بەڵام سونەت وایە کەم دانیشن زۆر دامنشن لای نەخۆشێکە کە پێویستی کرد چەند ڕۆژێ دکتۆر ئیزنی دابوو خەڵک نەچێ پەلە مەکە لەوەدا پەلەی تیا مەکە کەسێ نەخۆشە هاوردیانەتەوە لە دکتۆر پەلەی لێ مەکە مەچۆ سەری ئەزانم نیەتتان هەمووتان خێرە بۆیە پەلەکەن ئەڵێن زوو با بچین بۆ خێرەکەمان دەستکەوت بەڵام مراعاتی ئەم ئادابانە بکەین بعدەجار کەسێ نەخۆشە دکتۆر وتێتی با 2-3 ڕۆژێ کەس نەیبینێ دەی با من و تۆ نەچین نەیبینین دوای 4 ڕۆژ ببینین مەدام زەرەرە بۆ ئەو خۆشەویستەمان بۆ ئەو دڵسۆزەمان باوا بکەین یان لە سەفەرەکەی گەڕاوەتەوە پەلەی لێ مەکە با ڕۆژێ بچێتە سەریا با شەوی ئیستراحەت بکە دوای ئەو بچین بێنین چاوێک بکاتەوە ئەمجا چینە سەر ئەجر و پاداشتەکەی خێرەکەی پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێ بچێتە لای نەخۆشێ یاواران بێ یان بەیان بیان بێ إلا خرج معه 70,000 ملائكة 70,000 ملائكة لەگەڵ یا چی داوای چی لێکەن حتى يصبح يعني یاوارە چوو ئێستا ئێمە یاوارە چوین بەلای نەخۆشە باشە شەو چوین بەلای نەخۆشە لە دوای عەسرەوە بیرە تا شەو کە چوین هاتینەوە 70,000 چەند مەلایکە دوعای خێرمان بۆ دەکەن حتا کەی هەتا بەیانی ئەگەر بەیانیش لە دوای بەیانەوە چوین هەتا عەسر هەمان کات ئەوەنە مەلایکە دوعای خێرمان بۆ دەکەن چی ئەجر و پاداشتێکە لە دەستی خۆمان نەدەین کەسێ نەخۆش بوو مسڵمانش ئاگادارکەینەوە ئەم خێرە خۆمان نەبێ ئێستا ئێمە نەخۆشێکەیە کەسێکەیە نەخۆشە ئەڕۆی بۆ لای تۆ برایەک ترش ئەبەی لەگەڵێ ماڵێک ئاگادارەکەیتەوە کەسێکی خۆی ئەوانەیشی کە چوون بۆ ئەوێ تۆ سەبەب بووی چەندێ مەلایکە دوعای خێر بۆوان دەکا ئەوەنش دوعای خێر بۆ تۆ ئەکا و لەوانش کەمە واتە ئەمە ئەجر و پاداشتی و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ ئەگەر بەردەوام بێ هەتا وای لێ دێ مەلایکە ئەمەنە دوعای بۆ دەکا ئیلا ئەگاتە کێو ئەگاتە جەنەت بەهەشتی خوای پەروەردگار چوارەمیان زیارەتی یەکتری لەبەر خوا واتە خۆشەویستی لەبەر خوا من دێم بۆ لای تۆ سەردانیە تۆ دەکەم شەو تەلەفۆنێکە بۆ دەکەم دەڵێم لە ماڵی کاتت هەیە مەجالت هەیە ئەدەبەن وایە باشە ئەمڕۆ
ئەمڕۆ ئەم وەسایلی موبایلە بۆ باشە نەک یەکسەر هەڵکوتیتە سەری لەوەی لە ماڵا بێ ئیشێکی بێ لەوێ نەتوانێت دەرگا بکاتەوە لێ حاڵەتێکی بێ پێش کات ئاگاداری کەرەوە وەڵا حەزەکەم سەری لێدەم دڵم تۆی ئەوێ بەڵام بدون مەصلحەتی دنیا لەبەر ڕازەمەندی ئەڵڵاه رجلان تحابان في الله دوو کەس یەکتریان خۆشگەرەک بێت لەبەر ڕەزامەندی ئەڵڵاه هەیەکێکن لەو حەوت کەسەی کە لەژێر عەرشی پەروەردگارن لە ڕۆژی دواییدا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام کابرایەک لە لادەیەکەوە لە شوێنێکی دوورەوە دیارە لادەیە دەڕوا بەلای برایەکی کرد ئەفەرمێ لە ڕێگادا خوای گەورە مەلایکەیەک دەنێرێ لەسەر ڕێگاکەی ڕاوەدەستێ پێی دەڵێ پرسیاری لێەکە لە شێوەی مرۆڤ ئینسان ئەم مەلایکە ئەوە بۆچی دەچی بۆ لای ئایا شتێک تا لای ئەڵێ نەخێر ئایا مەسلحەتێک تەیە پێی نەخێر ئەی بۆچی سەردانی دەکەی ئەڵێ وەڵڵاهی هیچم پێی نییە نە ئیشم پێیەتی نە مەسلحەتێ نە بۆ ئیشێکم بۆ بکە بەس لەبەر ڕەزامەندی خوا و خۆشمەوێ و هەر ئەمە زیاتر نەبێ دەی فەرمووی پێی نەیناسیەوە دوایی فەرمووی چاک بزانە من مرۆڤ نیم خوای پەروەردگار منی ناردووە مەلایکەم بۆی گوێی لەم گفتوگۆی من و تۆ بێ و عەلیمە و خەبیرشە خوای پەروەردگار پێغەمبەری خوش بۆ ئومەتەکەی دەیگێڕێتەوە فەرمووی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چاک بزانە تۆ چۆن ئەو مرۆڤەت خۆشگەرەکە خوای متەعاڵ تۆی خۆشەوێ و جارش ئەدا لە ئاسماندا هەموو مەلایکەکان تۆی خۆش بێ و هەموو مەلایکانش کە تۆیان خۆش بێ هەموو سەرزەوی خۆشەویستی تۆ دەچێتە دڵی کەسێکەوە بێوە ببینی تەماشاکە بەکارێکی زۆر کەم بەڵام ئەجر و پاداشتێکی یەکجا زۆر کە دەستمان ئەکەوێ خۆشەویستی خوا بەدەستدێنی خۆشەویستی مەلایکەکان و دپاشانش خۆشەویستی مرۆڤەکان ئینسانەکە پێنجەمیان ئەوەیە الدعاء عند دعاء لأخيك بظهر الغيب دعاء بکەی لە پاشملە خۆمانەڵێ دعای بکەی بۆ برایەکت بۆ خۆشەویستێکت های ئێستا ئێمە جومعەکان زۆر جار دوعا دەکەین ئەڵێن خوشکێ برایەت مسڵمانێ داوای دوعای کردو خۆ ناومان نەزانیوە بەڵام بیدونەوە لەوێ زۆر جار کەسش داوامان لێ نەکا بڵێن اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات یان بڵێن خوایە شفای نەخۆشەکانمان بدە ئەم دوعایی کە ئێمە دەیکەین یان کەسێک دوعای بۆ دەکەی خۆی ئاگای لێ نییە ڕاستەوە خۆ قبوڵە ئەتەوێت دوعای بکەی بۆ برایەکەت قبوڵ بێ ڕاستەوە خۆ بە ئاگای لێ نەبێ دوعای بۆ بکەی مەلایکەیەک ڕاوەستاوە لەسەرتەوە لە بانی سەرتەوە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام زۆر نێزگە بێتەوە کاتێ ئینسان 10 ساڵە بڕێ و دوعا دەکات کاتێ دوعا دەکەی ئەڵێ خوایە ڕەحم بە فڵان کەس بکەی مەلایکان ئەڵێن خوایە بۆ خۆیشی خوایە فڵان کەس نەخۆشە شفای بدەی خوایە جەستەی خۆشی پاکەیتەوە مەلایکان ئەوان گفتوگۆت لەگەڵاکە هەر دوعایە لە سەرزارت دەرەچێ بۆ هەر مسڵمانێک بۆ کەسێک مەلایکان ئەڵێن خوایە بۆ خۆیشی هاوشێوەی خۆشی بێ یعنی تۆ دوو جار دوو ئەجر و پاداشتت دەسەکەوێت دوعا بۆ مسڵمانان دەکەی دوعا بۆ کەسێک دەکەی کە ئاگای لێ نییە دوعاکە شوملی خۆت شتەکە چکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی ئەم دوعایە کە لەسرت ڕاوەستایە ئەڵێ ئامین وەلەکە بمیثلیه هەرچی دوعایەک دەکەی ئامین یەکە ئەڵێ بۆ خۆشی خوایە کەواتە زۆر گرنگە ئینسان بە تایبەتی ئەو کەسانەی کە چن بۆ حەج بۆ عەمرە هەر لەو کاتەی کە ماڵی خوات بینی لەو کاتەی کە کەعبەت بینی لەو کاتەوە ئیتر دوعا قبوڵە زۆر مەشغوڵ مەبە وەڵڵاهی دوعای ئەوێ زۆر کاریگەریە ئیماندارە زۆر کاریگەریە چکە دوعا لەوێ شوێنەکانی تر نەوعێکی تر بێ بەڵام لەوێ دوعا ڕەت ناکرێتەوە پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام حەوت شوێنەیە دوعای ڕەت ناکرێتەوە کاتێک کەعبەت بینی کاتێک چیتە ژوورەوە و نیەتەکە تێناوە و ئیحرامەکە لە حەجە کەعبەت بینی دوعا بکە ئیتر چیت پێکرێ ڕامەوەستە مەیە لە زبانت ڕاوت مەگەر ئیلاج بی کاتێ ئەسوڕیتەوە حەجەری ئیسماعیل لە نێوانی دەرگاکە و لە نێوانی حەجەری ئیسماعیل مەقامی ئیبراهیم ئەوانە کاتی دوعایە پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام چووە سەری مبارەکی لای مبارەکی ناوەتە کەعبەوە و دەستی خستووەتە سەری ئاوا دوعای کردووە لابەلا پەڕاتەوە لە ئەڵڵا گیان ئەگە مەجالت بێەوە کەی سونەتە بەس هەزیزی مسڵمانان نەدەی کاتێ چیتە کێوی سەفا و مەڕوا
لە کێوەکان ڕاوەستی دوعاکە خوێنی پەلە مەکە دوعاکە بکە دوعای زۆر بکە لەو کاتەدا قبوڵە و ڕەت ناکرێتەوە کاتی ئاو دەخۆی لە دوای تەوافی حەوت جارەکە و ئەسوڕێیتەوە ڕاوەستی ڕوو بکە لە ماڵی خوا و ئاوەکە بگرێ دەستەوە پەلە مەکە لە ئاوەکە بە چی نیەتیەوە ئاوە بخۆیتەوە خوای کاتە شکایەوە و پاشانش ئەو ئاوە بە چی نیەتی هێنیتە دەستدەم چاوتاو کە ئێهێنی بەو نیەتەوێتە شفا بووت بۆیە عەمرار ئەوە نییە بڕۆین عەمرە و بینەوە بێ بزانین شوێنە پیرۆزەکان لەکوێدایە وەری ئێمە ئەم سەفەرەمان کرد سوپاس بخوا بێ جیاوازی من دوعای خێرم کردەوە بۆ هەر هەمووتان ئەوەی ناسیمەوە نەم ناسیوە خوای گەورەمان قبوڵ بکات بە تایبەتی شارەکەی خۆمان بە تایبەتی مزگەوتەکەی خۆمان بە تایبەتی ئەوانی دوعای خێری داوای کردەوەی داوای دەکرد برایەک شەو تەلەفۆنی بۆ کردین وتی دوعای خێرم بۆ بکە لەوەی ئێستەگوێی لە دەم بێ تی مامۆستا تو خوا بێژە برادەرەکانت دوعای خێرم بۆ بکە خێزانم زۆر ناساوە وتم بە ئیزنی خوا سبەینێ بەس لێ بکرم نەچێ بە چاوە لە ڤیدۆیەکت بۆ نێرم لە کاتی ئەسنای بێژین عەمراکە دەیکێ ئێمە ئەو بەیانی چی بۆ دەوام ئێمەش قەدەری خواوا بوو کە عەمرەکەمان کرد و دەوری 11 بوو یان بۆ دوای نیمە ڕەبوو تەلەفۆنی بۆ کردین ئێمە عەمرەکەمان تەواو وتی وەڵڵاهی مامۆستا بەیانی چوون شەو خێزانم نەکەخەوتووە لە تەبەن دوعای ئەو برایە لە من چکە کۆمەڵی لەگەڵ مابوو وتم دوعای خێر بکەن ئافرەتێ وایە گوناحە زۆر داوای کردە خێزانی ئەڵێ بەیانی چوون بە دەوام یاوارە هاتمەوەی خێزانم ئەو خێزانەی بەیانی شەو نییە چکە دوعا زۆر گرنگە دوعا قەدەری خوا گێڕێتەوە جا چەندێ گەورەیە مەلایکە دوعا بۆ بکە ئەو مەلایکە پاکانە بێن دوعا بۆ بکە عند تعليم الناس الخير كاتي خلق فيه خير و چاکە دەکەی ئەو مامۆستا خۆشەویستانەی کە سێ مانگە دەرزی قورئانە دەنەوە بۆ قوتابیان ئەبێ چەندێ مەلایکە دوعای خێریان بۆ بکە وەڵڵاهی بڵێم نازانم پڕ زەوی پڕ ئاسمان چەندێ خێریان وەرگرتووە لە ماوەدا یعنی مامۆستایەک سێ مانگ تێت لە مزگەوتێکا دانیشێ فێری چیەکە خەیروکم من تعلم القورآن وعلمه باشترین کەس مرۆڤ لای ئەڵڵا ئەوەیە خەڵک فێری خێر کات چی خێریە قورئان ئەی تۆی کە خوا ماڵی داوا پێت بۆ دڵی ئەم مناڵانە خۆش ناکەی بۆ دڵی خۆش ناکەی چەند برایەکە هاتن هەفتەی جارێک هەرێکی مۆتەیەکی بۆستند خۆ چی تێچێ برایان نەفەری 250,000 25,000 تێچی و 50 دڵی 100 مناڵ خۆشەکەی پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام دەستێ بێتە سەر مناڵێکە بە ئەندازەی تووکی سەری مناڵەکە خوا پاداش دەداتەوە ئەیە مناڵە شیرینانە 100 مناڵ دوور کەوتەوە لە شەقام لە شوێنی خراپ سبەینەوێتە پیاوێکی چاک قورئان لەبەرەکە لە باتی شتێکی تر لەبەرکە نەرگیلە خوایان ڕێگای مزگەوت بگرێ باشە شوێنی فێری شتی چاک بێ شتی خراپ بێ ئەزیزان ئێمە شتە گەورە بچووکەکان بچووک نەزانین بە گەورەی بزانین ئێمە دڵیان خۆشکەین ئەم مناڵانە مستەقبەلی ژیانن ئێمە نامێنین دەڕۆین ئەتەوێ مناڵەکە ساڵح بیت هێرە بۆ مزگەوت بەداخەوە هەیە خۆی لە مزگەوتە مناڵەکەی نوێژ ناکە بەداخەوە ئەڵێ خێزانی نوێژی تەواو ناکە خێزانەکەی فاتیحەی ڕەوا نازانێت ئەی لە قیامەتە خوا لێ دووسیە چی ئەڵێ سوورەتی فاتیحە نازانێ مناڵەکەی بەڵام سێرەکەی لە پێش 6 لوغەدا عەبقەریە و هەموو لوغەکان دەزانێ ئەی لە قیامەتە ئەم مناڵە گەورەیە بێ دوعای خێرە بۆ تۆکە فکرێ و ڕۆژەت کردێتەوە سبەینی ئەچیتە ژێرە و گڵا ئەو منداڵە دێ دوعای خێر بۆ بکە دێ سەدەقەیەکت بۆ بکە ئەی ئەگەر ڕێ مزگەوت نەگرێ ئەگە فێر نەوێ ئەی چۆن بۆ بکە ئەتەوێ لەکوێ فێر بێ لەکوێ چۆن فێر سبەینێ دوعای خێر بۆ بکە نایکا بەخوا بۆیە ئەو مناڵە چاوگەشانە چەندێ خزمەت بکرێ بۆ خۆت باشە بە تایبەتی منداڵی خۆت ئێمە مامۆستای وامانەیە پیاوکی وایە باوکو دای سەرساڵەکان دێ خۆی هەبێکە بۆ مناڵەکەیە کڕێ ئەڵێ مەڵێ مامۆستا مەڵێ من کڕیمە تۆ بیکڕە تۆ بی دەرێ با تەشجیع بێ تەشجیعی کە جزێ قورئانی خوێندووە شتێ باشی بۆ بسێنی ئەی تۆ لە مەکتەب ساڵێ ناجی هەبێ مۆبایلێکی دەوەرەقەی بۆ سێنی ئەی جزێ قورئان لەبەرەکەی بۆ شتێکی بۆ ناکڕی ئەی سێ مانگا بەڕێوە بۆ مزگەوت ئەی بۆ شتێکی بۆ ناکڕی ئەی بۆ دڵی خۆش ناکەی ئەی بێ وای لێ ناکەی مزگەوت بێتەلانی بەردەوام بێت بە مزگەوت لەگەڵ تۆدا سبەینێ ڕێز بگرێ دەستم ماچکا سەرم ماچکا چوویتە تەمەنەوە ئاوت بۆ بێنێ نانت بۆ بێنێ خزمەتت کا فڕەت نەدا دەرد نەگا لە ماڵ ئیماندارانی خۆشەویست پێویستمان بەمەیە ئەو منداڵانە ئاوا پەروەردەبن ئێمە دوێنێ لەو حەفلە بووین 4 عەمرەیان کردە پێشکەش 4 عەمرە هەر لە خیلاف 1.5 سەعاتە ئێمە وە ناڵێین
بەڵام شتی لەوە کەمتر بۆ ئێوە مناڵانە مزگەوت شرین بێ لایەن خۆشەویستان. تعلیم الخەیر ئەوەیە فێری هەموو بابەتەکانی ترش دەکرێتەوە، خوێندون و خوێندەواری، فێری تەندروستی، هەموو ئەوەی خێر بێ وشەیەکیش بێ خێر. کاتێ ئینسانە خەوێ ئیمانداران بەدەستنوێژە بخەون، ئەو سونەتە لە یاد مەکەن، بەدەستنوێژە بخەون بۆی ئەو خێرە گەورە دەستکەوێت. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێ بەدەستنوێژە بخۆت من باتە طاهرا بەدەستنوێژە بخێت، مەلائیکە حتا هەڵەسێ دوعای بۆ اللهم اغفر لعبدك فلان فإنه بات طاهرا، خوای لا فلانی کوڕی فلان خۆش بێ چکە بەدەستنوێژەوە خەوتو. ئەگە دەستنوێژت نەبێ دوعاکە بۆ ناکەی، بەڵام دەستنوێژت هەبوو دوعا بۆ بەردەوام با دەستنوێژت دەبێ لە ماڵ دەرچووی بە دەستنوێژەوە دەچی، کاتی نوێژ بوو کاتی نوێژ نەبوو بە دەستنوێژەوە. پێغەمبەرجانە فەرمێ هەر کەسێ بەردەوام دەستنوێژی هەبوو شایەتی ئیمانی بۆ بدەن. یعنی چی؟ شایەتی ئیمان یعنی شایەت بوونی جەنەت. هەر کەسێ مسقالە ذەڕێ ئیمان لە دڵیا بێت جەهەنەم نابینی، ئەگەر بیبینێ دوای خوا دەرێکە ئەم مستەقبەلی باش. کەواتە تۆ بەو دەستنوێژە دەست دەکەوێت چی دەست دەکەوێت کە ئیمان ئیمانش دەستکەوت بەهەشتش دەست دەکەوێت. وەخاڵێکی هەشتممانەوەیە کاتی سحورە لە ڕەمەزاندایە ئینسان لەو کاتەداگە قومی ئاوش خواتەوە بەڵام هەستێ چکە خوای گەورە مەلایکان دوعای خێری بکەن. خوای گەورە ڕەحمان لێ بکە عاقبەت خێرمان بکە لەشمان ساغ بکە. یا الله خوایەمان کەیتە کەسێک مەلایکە دوعای خێرمان بۆ بکە دوعای شەڕمان لێ نەکە. یا الله خوایەمان کەیتە کەسێ مەلایکەکان حیمایەمان کەن دەوروبەرمان بگرن لە خێر و چاکە و لە خراپە بمان پارێزن. یا الله خوایە خۆت لێمان ڕازی بی. یا ڕەبی خوایە بەبینین خۆت شادمان بکەی. یا ڕەبی کردەوە چاکەکانمان لێ قبوڵ کەی، دعا خێرەکانمان وەرگری. یا الله خوایە لە تەپاڕینەوە بە دیداری خۆشەویستەکە شادمان بکەی. یا ڕەبی لە بەهەشتا لەسەر حەوضی کەوسەر. یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی عاقبەت خێران بکەی لەشیان مردوەکانمان لە قەبرەکانیانە یا ڕەبی خوایە پڕ نور بکەی. یا ڕەبی خوایە لێ تەپاڕینەوە قەبرەکانیان بکەیتە باخێ لە باخەکانی بەهەشت. خوایە هەر کەسێ لەم مەجلیسەدا نەخۆشیە خوایە بۆ خاتر گەورەی خۆ شفای عاجیلی بدەی. هەر برایە تر خوشکی حال لەم مەجلیسدا و لە ماڵەکەی تۆدایە خوایە نەخۆشە یا الله خوایە شفای بدەی. یا الله خوایە شفای بدەی. هەر کەسێکشی نەخۆشە خوایە شفای بدەی. یا ڕەبی خوایە هەر کەسێ قەرزارە قەرزارەکەی بۆ بدەیتەوە. یا ڕەبی خوایە هەر کەسێ احتیاجی بدەی. هەر گەنجەژنی نێناوە بۆ ئاسان بکەی، هەر کەسێک شووی نەکردو خوایە بۆی ئاسان بکەی. یا ڕەبی خوایە ڕەحم بە مناڵەکانمان بکەی ساڵحانیان بکەی. یا الله ئەوەی مناڵی نییە و زوڕێتی نییە خوایە زوڕێتی چاک و باش بکەیتە نەسیبی. یا ڕەبی خوایە ڕەحم بە وڵاتمان بکەی، ئەمن و ئامان بەرقەرار بکەی، هەرزانی بخەیتە وڵاتمان و ژیانمان بۆ خۆش بکەی. خوایە خوا هەموو شتێکمان بۆ چاکەی. ئامین ئامین وەحەمدولله.